ئاماری کار و چالاکیەکانمان بۆ ساڵی 2020 دەخەینە ڕوو، هەروەها ئاماژە بە چەند پرۆژەیەک دەدەین کە ئێستا ئێمە خەریکی جێبەجێکردنیانین. بەڕێزان، ئێمە وەک بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر لە سێ بواری سەرەکی کار دەکەین. بواری یەکەم چاودێری کۆمەڵایەتی، بواری دووەم پاراستنی کۆمەڵایەتی و بواری سێەم پەروەردەی تایبەتە. ئەوەی پەیوەندی بە چاودێری کۆمەڵایەتیەوە هەبێت، ئێمە خانەی بە ساڵاتچوانمان هەیە، ئێمە خانەی نەوجەوانانمان هەیە بۆ کوڕان بۆ کچان، هەروەها شەلتەری ئافرەتانمان هەیە لەگەڵ چەند داینگەیەکی حکومی. ئەوەی پەیوەندی بە پاراستنی کۆمەڵایەتیەوە هەبێت، ئێمە کار بۆ خێزانە هەژار و کەم دەرامەتەکان دەکەین، هەروەها کار بۆ توێژی کەمەندامان دەکەین. لە ئەوەی پەیوەندی بە پەروەردەی تایبەتەوە یە، ئێمە چەندین سنتەر و پەیمانگەمان هەن کە قوتابی خاوەن پێداویستی تایبەت لەخۆ دەگرن. بەڕێزان، هەروەک هەمومان دەزانین ساڵی 2020 ساڵێکی ناخۆش بوو. لەم ساڵەدا ڤایرۆسی کۆڕۆنا بڵاو بوویەوە، بارودۆخی ئابووری وڵاتان تێک چوو، ژیان و گوزەرانی خەڵک تێک چوو و ئەمە ئەرکی ئێمەشی قورستر کرد. ستافی ئێمە لە خانەکان لە شەلتەری ئافرەتان ناچار بوون بە شەو بە ڕۆژ بمینەوە. هەروەها بەشێکی تر لە ستافی ئێمە بۆ گەیاندنی هاوکاریەکان ناچار بوون بە شێوەیەکی مەیدانی بە ڕۆژانی دەوام بە ڕۆژانی پش و سەردانی گەڕەکەکان گوندەکان بکەن. لە میانەی کارکردنی ستافی ئێمە بەداخەوە 40 موظفی ئێمە 40 فەرمانبەری ئێمە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون. بەڵام خوشبەختانە ئەوەی جێگەی خوشحالیە، بەرهەمی ماندووبوون و ڕەنج و ماندووبوون و کاری خۆبەخشانەی ستافی ئێمە ئەوە بوو کە دەبینین هیچ منداڵێک، هیچ بەساڵاتچۆیەک، هیچ ئافرەتێکی لەژێر هەڕەشە بێجێگە و بێڕێگا نییە لە پارێزگای هەولێر. هەمووان جێیان بۆ کرایتەوە لە خانەکان لە شەلتەری ئافرەتان و لەگەڵ ئەمەش پارێزراون لە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا. بەڕێزان، لە خانەی بە ساڵاتچوانی ئێمە لە ماوەی ساڵی 2020 ئێمە 190 بە ساڵاتچوومان وەرگرتن کە بە خوشحالیەوە کێشەی بەشێکی هەرە زۆریان چارەسەر بوو. ئەوەی ئێستا لە نێو خانەدان ژمارەیان 67 بە ساڵاتچووە، لەم ژمارەیە 26یان ئافرەتن و 41یان پیاون. بەراورد بە ساڵانی ڕابردوو ژمارەی بە ساڵاتچوان ئەم ساڵ کەمتر بووە. ئەمەش بە دوو هۆکار: یەک بەهۆی بڵاوبوونەوەی کۆڕۆنا، دوو بەهۆی دروستکردنی خانەی بە ساڵاتچوان لە پارێزگای هەولێر. هەر ئەم ساڵ کەسایەتیەکی خێرخازی شاری هەولێر کە هاوکار بوو لە دروستکردنی خانەی بە ساڵاتچوان لە پارێزگای دهۆک بڕیاری دا و دەستمان بە ئامادەکاری کردووە کە خانەیەکی بە ساڵاتچوانی مۆدێرن لە ناو شاری هەولێر دروست بکرێت، بە شێوەیەک شوێنی 120 بە ساڵاتچۆ لەخۆ بگرێتن و پێک هاتووە لە سێ باڵەخانەی سەرەکی، باڵەخانەیەکیان بۆ بە ساڵاتچوانی پیاو، باڵەخانەیەکیان بۆ بە ساڵاتچوانی ئافرەت و باڵەخانەی تر بۆ بە ساڵاتچوانی ئافرەت و پیاو بەڵام خاوەن پێداویستی تایبەت. تێچۆی ئەم پرۆژەیە زیاتر لە 2 ملیۆن دۆلارە. بەڕێزان، ئێمە خانەی نەوجەوانانمان هەیە بۆ کوڕان و بۆ کچان، بۆ ئەو منداڵانەی کە بێسەرپەرشتن. ئێستا لە نێو ئەم خانەیە 59 منداڵ تێدا دەژین کە 32یان کوڕن و 27یان کچن.
بێجگە لەو منداڵانەی کە لە نێو خانە دەژین ئێمە 210 منداڵی تر هەن کە لەگەل لە دەرەوەی خانە لەگەل کەسوکاری نێزیکی خۆیان دەژین بەڵام لەژێر چاودێری و لەژێر سەرپەرشتی توێژەرانی کۆمەڵایەتی ئێمە ئەم ساڵ دەستمان کردووە بە جێبەجێکردنی سیستەمی خێزانی جێگیرەوە بەپێی ئەم سیستەمە گونجاوترین شوێن بۆ منداڵ خێزانە ئەگەر منداڵێک بە هەر هۆکارێک خێزانی سەرەکی خۆی لەدەستدا گونجاوترین شوێن بۆ ژیانی ئەم منداڵە خێزانێکی ترە کە لە خۆی بگرێتن دیارە ئەم پرۆژەیەش بە سێ مەرحەلەدا تێدەپەڕێت مەرحەلەی یەکەم بۆ ئەوەیە ئێمە شوێنێکی گونجاو دابین بکەین ستافێکی باش ڕاهێنانیان بۆ بکەین لە هەمان کاتدا ئەو خێزانانەی کە داواکاریان پێشکەش کردووە کە ئەو منداڵانە منداڵی بێسەرپەرشت وەرگرن ڕاهێنان بۆ ئەوانش بکەین و لە قۆناغی دووەم لە خۆگرتنی منداڵانە دوای هەڵسەنگاندن لەلایەن توێژەرانی کۆمەڵایەتی ئێمە و قۆناغی کۆتایی بە دوواداچوون و چاودێریکردنی منداڵانە لە نێو خێزانەکان لەلایەن توێژەرانی کۆمەڵایەتی ئێمە هەر لە بواری منداڵان ئێمە هێلی فریاکەوتنی 116مان هەیە کە لە ماوەی ساڵی 2020 1318 منداڵ کێشە پەیوەندیان بەو هێلەوە کردووە لەو ژمارەیە 500یان کێشەیان هەبووە 100 کەسیان تەنها زانیاریان گەیاندووە و پەیوەندیەکانی تریش بۆ دەستخۆشی و بابەتەکانی تر بووە ئێمە وەک بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر پرۆژەی پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتیمان هەیە بۆ منداڵان بەپێی ئەم پرۆژەیە تیمەکانی ئێمە سەردانی کەمپەکان کەمپی ئاوارە و پەنابەرەکان دەکەن و ئەو منداڵانە کە کێشەیان هەیە دەعمیان دەکەن لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتی هەروەها کار دەکەن بۆ بەرزکردنەوەی ئاسی هوشیاری خێزانەکانیان هەروەها پرۆژەیەکی ترمان هەیە کە توێژەرانی کۆمەڵایەتی ئێمە ڕاستەوخۆ سەردانی ئەو منداڵانە دەکەن کە کێشەیان هەیە ئیتر کێشەکان دەرونی بێت خێزانی بێت یاسایی بێت پەروەردەیی بێت و کارکردن و کێشەکانی تر لە بواری پاراستنی کۆمەڵایەتی هەروەک ئاماژەم بۆ کرد ئێمە ئەم ساڵ چەندین هاوکاریمان پێشکەش بە خەڵکی هەژار و کەم دەرامەت کردوون بەڵام دیارترینیان 4 هاوکاری بوون کە سێ لەو هاوکاریانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان دابین کرابوون و هاوکاریەکەی تر لەلایەن خێرخازێکی شاری هەولێر هاوکاری یەکەم کە خۆراک بوو بەسەر 70,000 خێزان لە سنووری پارێزگای هەولێر دابەش کرا هاوکاری دووەم کە دیسان خۆراک بوو بەسەر 107,000 خێزان لە سنووری پارێزگای هەولێر دابەش کرا هاوکاری سێەم کە هاوکاری دارایی بوو بڕی 100,000 دینار بۆ هەر خێزانێک بەسەر 49,000 خێزانی دانیشتووی سنووری پارێزگای هەولێر کرا و هاوکاریەکەی تر نەوت بوو بە بڕی 6,640,000 لیتر بەسەر 33,200 خێزان دابەش کرا هەر خێزانێک 200 لیتری وەرگرت هەر لە چوارچێوەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی ئێمە 31,758 کەمەنداممان هەن کە هاوکاری مانگانە بەشێکیان 100,000 بەشەکەی تر 150,000 دینار وەردەگرن سەبارەت بە چاودێری کەمەندامان یان با بڵێن پەروەردەی تایبەت ئێمە 505 قوتابیمان هەن کە پەیڕەوی لە بڕیار و ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە دەکەین
هەر کاتێک ئەوان دەرگای قوتابخانەکانی خۆیان داخست بیت دەوام لە لای ئێمەش ڕاوەستاوە و هەر کاتێک دەرگای قوتابخانەکان کرابووی بێتەوە خوێندن لە پەیمانگە و سنتەرەکانی ئێمەش دەست پێکراوە کە خۆشبەختانە ئێستا خوێندنەکە بەردەوامە. بەڕێزان، بابەتێکی تر کە ئێمە گرنگیەکی زۆرمان پێداوە بابەتی ئۆتیزمە. پێشتر ئێمە نێزیکەی تەنها 3-4 سنتەری ئۆتیزمان هەبوو، بەڵام لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوو ئێمە مۆڵەتمان بە چەندین سنتەری تر داوە بە شێوەیەک ئێستا 1 سنتەری حکومیمان لە پارێزگای هەولێر هەیە لەگەڵ 9 سنتەری ناحکومی. مەبەستی ئێمە ئەوە بوو پێشکردنەوەی ئەم سنتەرانە بەداخەوە زۆر لەو خێزانانەی کە منداڵی ئۆتیزمیان هەبوو ناچار بوون ڕێگای دوور ببڕن سەردانی وڵاتانی تر بکەن و تووشی خەرجیەکی زۆر ببن، بەڵام ئێمە مۆڵەتمان بەکردنەوەی سنتەر ئەو سنتەرانەدا و پسپۆڕی بیانی لە نێو ئەو سنتەرانە ڕۆڵێکی باش دەگێڕن. سەبارەت بە داینگەکان، ئێمە 102 داینگەمان لە سنووری پارێزگای هەولێر هەن. لەم 102 داینگەیە 3 داینگە حکومین، 99 داینگەی تر ئەهلین. پێش بڵاوبوونەوەی کۆرۆنا نێزیکەی 3,000 منداڵ لە نێو ئەم داینگانە بوون، بەڵام بەداخەوە دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا و ئێستا ژمارەی منداڵان کەم بووینە بۆ 874 منداڵ. ئەم ڕێژەیە بۆ سنتەرەکانی ئۆتیزمیش هەر ڕاستە. پێش بڵاوبوونەوەی کۆرۆنا ئێمە لە نێو سنتەرەکان 614 منداڵمان هەبوون، بەڵام ئێستا ژمارەی منداڵەکان کەم بووینەتەوە بۆ 376 منداڵ. ئەوە بوو پوختەی کار و چالاکیەکانی ئێمە لە 2020